سڵاو لە ماوەی 2 ساڵی ڕابردووی دەروون و دیاردە ئەتوانم بڵێم چەندین بەرنامەمان لەسەر جۆرەکانی توم و تیژی دژی ژنان کردووە. بەرنامەی ئەمڕۆمان توم و تیژیە دژی پیاوان. بۆیە ئەو پێشەچێم و لەبەرەوەی کە دڵنیام لەوەی کە بەشێک لەو ڕێکخراوانی کە هۆکارن بۆ تەشەنەکردنی توم و تیژی دژی ژنان بە ناوی ڕێکخراوی ژنانەوە، دڵنیام لەوەی کۆمەڵی هەڵاو جۆرێک لەو نمایشەی کە هەمیشە هەیەە پیشانیان بۆ لە دژی ئەم بەرنامەیە. قسەکەی من ئەوەیە کە ئێمە لە کوردستانە وەکو میدیا دەسەخینە سەر هەموو برینەکان. برینی توم و تیژیش دژی پیاوان ینی لە حاڵەت دەرچووە بۆ بەدیاردا. ڕەنگە بەشێک لە بینەران بڵێ یا توم و تیژی واوێنە بکات، تەنها توم و تیژی ئەوەیە کە پیاوێک کە بەداخەوە ئێمە سەدان جار ئیدانیم ئەم جۆرە مامەڵا ناکەین، پیاوێک زلەیەک لە ژنەکەی بات و لا چاوی ژنەکەی شین کاتەوە، تەنها توم و تیژی ئەمە بێت. بەڵام ئەو هەموو توم و تیژیە فکریە ڕەچاو نەگرن کە ڕۆژانە بە داتای جۆرا و جۆر و مەترسیدار توم و تیژیە کرێ بەرامبەر پیاوان، بەرامبەر ڕۆحی پیاوان. نووسەرێک گەڵێ ژنی کورد بۆ ممارەسەکردنی ئازادیەکانی خۆی ئەوێ ئازادی وەکو ئەوروپا وەرگێ، بەڵام لە پێناوی جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی بۆ مێردەکەی ئەوێ کورد کچی کورد بێ. نمونونەکە چییە؟ نمونونەکە ئەوەیە کە بەشێکی زۆری با نەڵێن زۆریاکەم، بەڵام بەشێکی زۆری ژنانی کورد لانی کە مەگەر یەک سوچ بگری کە سوچی مادی بێ، مەعاش و داهاتی خۆی هەمیشە زۆر دەگمنن ئەو ژنانی کە داهات و مەعاشی خۆیان تێکەڵی جیرفانی پیاوەکەیانەکەن. هەمیشە ئیکەن بە سلفەیەک، هەمیشە ئیکەن بە کۆمەڵێ داهاتی مادی بۆ شخصی خۆیان. قسەکە ئەوەیە ئەم قسانی کە من کردم و ئەو قسانی کە لەناو بەرنامەکەی کە من وەکو نمایندەی ئەم دیاردەیە قساکەم و لە نێوان هەردوو دۆڵەکە قساکەم، هەم دۆڵێکە ژنانە و هەم دۆڵێکە پیاوانە، بەڵام ئەنگڵی بەرنامەکەمان، گۆشەی بەرنامەکە ئەم جارەمان توم و تیژیە دژی پیاوان، بۆیە ڕەنگە زیاتر گۆشەمان لەسەر ئەو توم و تیژانە بێ کە بەرامبەر پیاوانەکرێت. یەک دوو پیاوی بەڕێز لەو کاتی کە پۆستم کرد، ینی بە سوێن خواردن سوێنیانیان کە ئەم قسانەی دڵیان بڵێم لەبەرەوەی کە خۆیان ئامادە نەبوون بڵێ. یەکێک لە پیاوەکان بۆی نووسی کاک دەروون، ئێمە خۆشترین ژیانمان هەبوو لە کوردستان ئەو زۆر بە جوانی ئەژیان، بەڵام بەداخەوە کە چوینە ئەوروپا ژنەکەم بوو بە ئاگر لە خۆشم و لە مناڵەکانیشم. چۆن؟ ئەڵێ بە چاوی گریان و بە هەنسکەوە ئەم قسانی بۆ باسکردم لە تەلەفۆنەکە. ئەڵێ ینی وێنەکەی پیشانم ئەڵلقەیە کراوەتە دەستی کە جگە لەوەی کە 90 ڕۆژ گیراوە، ئێستاش ئەڵلقەیە کراوەتە دەستی کە بە 6 کیلۆمەتر چواردەوری ماڵی خێزانەکەیە با بڵین ژنەکەیە بۆی نییە بڕوا لەسەر چی؟ لەسەرەوەی کە ڕۆژێک ئێوارەیەک لێ ئێوارەکان کە وێنەی بۆ گرتوم و بۆی نردوم، خێزانەکەی لەگەڵ مناڵەکانیان لەگەڵ دۆستەکەیە بووە کە خەریکی مەی خواردنەوە بوون. ئەم وێنێش بۆ بەپی کولتوری کوردی و بۆر پیاوێکی کورد پێمانیە قوبڵ کراوە بێت. لە ئەنجامی ئەو ڕەتفعەلەی کە هەی بووە 90 ڕۆژ گیرا و ئێستاش ئەڵلقەیە کراوەتە دەستی 6 کیلۆمەتر بۆی نزیک بێتەوە لە ماڵی لە مناڵەکانی و لە ژنەکەشی. قسەکەی ئێماوەیە کە هیوادارم ئەم بەرنامەیە بگاتەوەی کە بەرەو چارەسەری بەری نەک بۆی کە وەکو لە پێشەچەکاوتم کۆمەڵی ڕێکخراو کۆمەڵی ڕێکخراوی ژنان کە خۆیان هۆکارن بۆ ئەو توم و تیژەی کە ئێستا ڕوویە لە ناو خێزانەکانە بیکەنە هەڵا لەسەرمان. بە خۆشحاڵیەوە بە میوانناری بورهان عەلی فەرەج، سکرتێری ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان. بەخێربێیت. زۆر سوپاس. پێم وابێ تاکە ڕێکخراون کە داکۆچی لە پیاوانەکەن بە شێوەیەکی فەرمی کوردستان. بەخێربێت. زۆر سوپاس. ماردین عەبدولکەریم، چالاکوانی مەدەنی، خانم جان جەنابیشە بەخێربێت. ئازێتە کێشە، هیوادارم ئەم بەرنامەیە بگەینینە و شوێنەی کە دەردی کورد دەڵێ نەشیش بسووتێنەکە بە. ئازێتە کێشە. کاک زانست زانا کۆمەڵناس پێش بەرنامەکە تۆزێک تەنزمان کرد و تۆزە قسەمان کرد. هیوادارم دوایەم بەرنامەیە وەرگیریتەوە لە ماڵەوە. بێگومان. هەڵبەت ئەمە تەنزە. بێگومان. زۆر بەخێربێت. ئازێتی کێشە. بەڕێزی. بە خۆشحاڵیەوە بە میوانناری کۆمەڵی پیاوی بەڕێز کە بەشێکیان خۆیان بە قوربانی دەسێم دیاردەیە زانن. هیوادارم کە بتوانین بە هەمومان ئەوەی کە ئەگوزارێ لە ناخمانە بیکەین بە وێنەوە بۆی کە قوربانی زیاتری لێ نەکەوێتەوە. کاک زانست تۆ پۆزیشنەکەت لەم بەرنامەیە
من بۆیە ڕەنگە بە بەرداشت تۆزێک ناوێ بم چکە بەڕاستی بەشێک لە خێزانە کوردیەکان وەکو دەستار خەریکی هاڕینی یەکترین بەڕاستی بۆیە ئەم دیاردانش ئەمەی لێکەوتۆتەوە ینی حتا گەشتۆتەوەی کە توموتیژی جەسەدی لێکەوتۆتەوە ینی بەڕێزێک بۆی نووسیوم نووسەتی کاک دەروون ئەمەندە ئەو ئینتباع لای ژنان دروست بووە کە ئەوە هەر پیاوە کە غەدرەکە ژنان بە جۆرێک مامەڵاکەن لە ئێستایەکە بەلایەن و ئاساییە هەر ئازارێکی ڕۆحی و جەسەدی مێردەکانیان بن وەک دوا ڕووداوکە لە باکوور ژنێک بەتەور مێردەکەی خۆی کوشت. قسەی تۆ چی ئەگەر بە کورتی بۆی کە بە قسەی جەنابەت وەکو کۆمەڵ ناسێک دەست پێ بکەیت؟ سڵاو لە بەڕێز و لە خۆشەویستانی ئامادەبوورە و بەڕێزانی کە ئێمە میوانی ئەوانین. لە ڕاستیا بێ ببینین بزانین ئەم دیاردەیە کاریان کاردانەوەی ئەگەر کارە ئەگەر فعلە ئایا ئەمە دەرکەوتەیەکی جیهانی مۆدێرنە لەگەڵ خۆیان ئەبێ ئەم دەرکەوتوانی بێ ئەبێ ژنیش تونند و تیژی بکە چونکە یان ئەمە کاردانەوەی ئەگەر وەکو کار بێ ئەوە قسەیەکی ترە بێ لەسەر چوارچەوە ئامەقی قسە بکەین ئەم دیاردەیە بۆ هاتووە چۆن هاتووە ئەگەر و کاردانەوەش بێ کە بڕوام وایە بەشێکی کاردانەوەیە بەشێکی کار لەوەی کە بەشێکە لەو دیاردانی کە جیهانی نوێ بۆ ئەمی هێنا بەشی کاردانەوە لەوەی کە بەتایبەتی پیاوان کاتێک کە ئەگەنە قۆناغێک کە ئیدی توانای جەستەی فیزیکیان نامێنێ هاوسەرەکانیان هەندێک جا مناڵەکانی شەرە بنە پاڵپشتیان توندوتیژی بەرامبەر پیاوەکە ئەکەنەوە لە بەرامبەرەوەی کە وەختێک ئەم پیاوە دەسەڵاتی بۆ قودرەتی هەبوو توندوتیژی بەرامبەر ژنەکە کردو بەرامبەر مناڵەکان کردو بۆی لەم حاڵەتەیە کاردانەوەیە بەڵام لە حاڵەت یەکەمیش ئەمە دەرکەوتەیەکی جیهانی مۆدێرنەوەی کە جەنابن باسی کرد کە لە ئەوروپا ئەو گۆڕانکاری کە ژیانی تازە ژیاری تازە بەسەر ئێمە هێناوە زۆر گرنگکە بڵین کە توندوتیژی ئەگەرچی زۆربەی جار پیا وەکو نمایندەی توندوتیژی لە هەموو سێکتەرەکانە نمایشەکرێ هەمیشە پیا و حتا لە حربەکانی لە حربە عالەمیەکانە لە شەڕی دوو کۆڵانە لە شەڕی ژن و مێردێکە لە شەڕی خوشکوبرایەکە دوو خۆشەویستە هەمیشە دیدگای ئێمە دنیابینی ئێمە بۆیە کە پێمان وایە ئەمە پیاوە توندوتیژیەکە ئەمان ڕاستە پیاو لە ڕووی فیزیکەوە توندوتیژیەکە بەڵام توندوتیژی ئافرن لە ڕۆحی و دەرونیەکەیەوە لە توندوتیژە وتیەکەیەوە مەسەرەن زۆر جار ژنان پیاوان گەرمەکەن پیاوان تااقەت و قدرەتی جوابدانی ئەوانیان نییە لە قسەیە لە تەحملی قسەی ئەوان ناکەن بۆیە ئەبینی توندوتیژی فیزیکی پیاو بەرامبەر ئافرەت ڕوو ئەدا لە کاتێکا پێشتر ئافرەت دەست پێشخەر بۆ زۆر جار یعنی بە توندوتیژی وتن بە توندوتیژی دەرونی بە توندوتیژی حتا جۆرە دیاردەیە بۆچی ئاوا بە پەرشوبڵاوی هەمیشە ماوەتەوە لە کۆمەڵگەی کوردیە ینی کەسمان ڕەنگ نییە تێبینی ئەو تۆمان هەبێت دێسا ئەم بەرنمەیەگە لە وڵاتی چۆک و سوید کەی ڕەنگە سویدەکانە گاڵتەشمان پێ بکەن بڵێنەوە بۆ باسی چیەکەن ئێوە بەڕاستی یعنی قسەکە ئەوەیە بۆچی ئەم دیاردەیە لە کوردستانە ئاوا بە پەرشوبڵاوی هەمیشە ماوەتەوە ژنان لە دۆڵێکن پیاوان لە دۆڵێکن مناڵ لە دۆڵێکە ینی بۆچی بەم پەرشوبڵاوی ئەم دیاردەیە هەیە ئایا هۆکارەکەی ئەوە نییە کە بەشێک لە ڕێکخراوەکانی ژنان ئەم ڕقیان بەشێکڵم بەشێک لە ڕێکخراوەکان ئەم ڕقیان چاندووە لە دڵی ژنانە بۆی کە هەمیشە ژن تۆڵەسەن بێ نەگۆی کە نەرمونیان بێ بۆی کە بگەنە شوێنێک بۆ چارەسەر جوانە کاکە دەروونبامە واقع بین کەسابەتی هەندێک کەس لەسەر بیرەنەوتە هەنێک کەس لەسەر دوکانێکە هەنێک کەس لەسەر باخێکە هەنێک کەس لەسەر چوزان مەشتێکە بەشێ لە ڕێکخراوەکانی ژنان و ڕەنگە پیاوانیش کەسابەتەکان لەسەر ئەوەیە کە ژنان و پیاوانکەن بە دوژمنی یەکتر بۆی هەندێک جار شتی زۆر بچوک زۆر گەورە ئەکەن هەندێک جار داتای ناڕاست بڵاوەکەن و هەندێک جار نمایشی سەیر و سەمەرە ئەکەن بۆی ئەوەی من تێبینێکم لە چەند ساڵی ڕابردووە مشت دووبارە و جناب دەڵم بەشێک لە ڕێکخراوەکان کاریان ئەو بۆ کە ژنان و پیاوان بکەنە دوژمن یەک لە کاتێکا من هاوسەرەکەم بەشێکە لە ژیانی من دایکم بەشێکە لە ژیانی من کچەکەم و خوشکەکەم بەشێکن لە ژیانی من بەڵام بەشێ لە ڕێکخراوەکانی ژنان بەداخەوە ئەم نەک ئەم ڕۆڵیان بینیوە چونکە کەسابەتەکەیان یعنی بەڕاستی دووبارێکم و کەسابەتەکەیان نانەکەیان دوکانەکەیان لەسەر ئەو بکە ژنان و پیاوان لە کۆمەلگای ئێمە بەیەک وەکو دوو دش سەریکەن کە ئەمە ئەگەر بە مەسئولیتەوە سەریکەی ئەمە ئاسایشی نەتەوەی ئەمە عیبە بۆ کولتوری ئێمە کە لە دەرەوە ئێمە کولتوریمان کردو بە دێو لە کاتێکا تەنها ئێمە نین کە کوشتنی ژن و پیاوانێ لە رووسیا بۆ نمونە ساڵی پار 14000 ژن کوژراوە خۆیمە لەگەڵ ئەوانی کە مێرولێ بکوژێ باشە یعنی تەنانەت من نمونەیەکم لایەکە هاتەوە یادم ڕۆژنامە یۆختی خۆی بڵاوی کردەوە یعنی بەشێک ئەمێ بڵێم ئەم ڕێکخراوانی ژنان بەشێک حتا ڕەنگە پیاوانی ژەڵم ڕێکخراوەکان بەگشتی چۆن ئیشان کردووە بەڕێزێک کە وایە بەناو ڕۆژنامەنووس بوو لە کەلار لەگەڵ فۆتۆگرافەرێکی ئەمریکیە وێنەی کچێکی کرد و باوەشی خۆی و قاچی کردبەوە کچەکە
لەسەر تەنورە دانیشتون کە ڕۆژنامە نووسەکەیە خۆی کرۆ بە ژنێک کە کچەکەی خەتەنە ئەەکەن ئەمە دوای فۆتۆگرافەر ئەمریکیەکە کە ئەمە سیناریۆ بوو کولتوری ئێمە پێناشتین کرا لە ڕاستیا بوو ئەوت محکەمە بکرا یعنی چۆن تۆ ڕۆژنامەنووسێکی ئەم شتە خراپە ئەەکەیت لە ئەمریکا ڕۆژنامەنووسەکە خەڵاتێکی گەوری وەرگرت دوای کۆمەڵی خەڵکی ڕۆژنامەنووسی گەورەی گەرمیان و کوردستان زانیان کە ئەمە تەمسیلێکی خراپە یعنی ئەمێ ئەو بڵێم کە ئەم دیاردانە بەشێکی گەورەیان فابریکە ئەکرێن یعنی دروست ئەکرێن دروست ئەکرێن بۆی کانێک کەس پێ بە فیگەرێکی سیاسی پێدێتە پەرلەمانەوە پێچێت ویزەی پێوەرەگرێ جوابی سیاسی پێوەرەگرێ نانی فەندی پێوەرەگرێ پارەی پێپیاکە لە حیزب لە وڵاتانی ئەوروپی لە ڕێکخراوە دەوڵەتیەکان دەسەکانە خۆش جارێ ماردین خان نایەمە لای تۆ لەم بەرنمەیە ناڵێم مافی تۆ خۆم هەمیشە مافیش ینی مافی مرۆڤ لەسەر و هەموو ئەوەیەکە بەڵام ئەمەی گوێ لە هەمومان بگری اینجا تۆش قسە بکەیت کاک بورهان بۆچی ڕێکخراوتان داناوە بۆ ینی پیا و هەمیشە ئەم جۆرە بەرنامانە کە دروست کراوە چەند بەرنمەیەک هەمیشە کە ینی بینیومانە جۆرێک لە شێوەیەکی تەنزی کراوە بە بەرا مەسەلەن خەڵک بەلایەوە ناسەیرە بەلایەوە نائاساییە پیاوێک باسیەوە بکات و موتیژی بەرامبەرەکرێ لەلایەن ژنەکەیەوە بۆیە من ئەمێ زۆر بەجددی لەم بەرنامەیە باسیەم دیاردەیە بکەین چکە بەڕاستی دیاردەیەکی جددیە چکە بەڕاستی دیاردەیەکە کە ئەتوانم بڵێم لە ماوەی 48 ساعتە کە من پۆستێکم لە سوۆشال میدیاگی خۆمەوە کرد ئەتوانم بڵێم زیاتر لە 1000 نامەم لە پیاوانەوە بۆ هاتووە کە ئازاری وایتیایە کە ینی نازانی چی پێ بڵێ بەڕاستی لە ئەنجامی ئەوەیە کە ئەم بابەتە بەجددی وەرنەگیراوە بۆچی ئەوە ڕێکخراوتان داناوە بۆچی ئێوە بەلاتانەوە ئاساییە سنگ دەرپەڕێن و باسی توموتیژی ژنان بکەن بەرامبەر بە پیاو ئێمە باز لە کۆمەلگاکەین کۆمەلگا پێکاتوە لە خێزان لە ناو خێزانش پێکاتوە لە ژن و مێرد بێگومان ناڵین کۆمەلگایەکی تا حدێک پێ سەلاری نییە بە تا حدێک پێوتیا دەسەڵاتی نییە بەڵام بە دیوەکەی تریشە ئێمە کاتێک لە ساڵی 2023 بۆ 2005 کە ڕژێمی بەغا ڕووخا وەکو دەستەی دامەزرێنی ڕێکخراوێکی پیاوانی کوردستان کە ئەو کاتە بە دوواداچوونێکمان کرد ئێمە ئەو ئامارانەی کە بڵاوکەن لەسەر عێراق لەسەر توندوتیژی خێزانیەکان کە ئەهاتە سەر توندوتیژی خێزانەکان هەرێمی کوردستان توندوتیژی خێزانی بەرامبەر بە ژنان زیاتر لە چاو ناوەڕاست و خاوەری عێراقا کە بە ئێستاشەوە ناوەڕاست و خاوەری عێراق ڕۆژانە لێرە زۆر کێشە توندوتیژەکانی تایە و ژنانێکی زۆر قوربانی ئێوە توموتیژی چۆن وێ ناکەن ینی توموتیژی چێ لایەوە توموتیژی هەر ئەوەیە کە چۆن پیاوان بەشێک لە پیاوان بە بۆکس و شەقبەرە بنەژنەکانیان بەداخەوە توموتیژێر ئەمەیە نابێگومان توندوتیژی تەنها توندوتیژیەک نییە کە جەستەیی ئەنجام بدرێت ئێمە ئەگەر تەماشاکەن لە یاسای باریکەسێتیا زوڵمێکی زۆر لە پیاوان کراوە نەکەرەوە ئەرک و بەرپرسەرێتێکی زۆر خراوەتە ئەستۆی پیا و لە کاتێکە ژن و پیا و بە تەریبێک چونتە بەرەو پێشەوە بوونەتە خاوەنی بنە سەرچاوی دارایی و ئابووری ئەگەر لەوێشەوە تەماشاکەن نەعەدالەتێکی زۆر تایە تۆ لە سەرتا باسی کرد کەی ساتۆتە لام لەسەر ئەو کە توندوتیژیەکە موچەی پیاوەکە کارمەندێکی باخەوانێک بۆ 350,000 بووە موچەی خێزانەکەی 750,000 بووە کابرای مۆلدە دەرگاکەی داوە کتێت هاتووە پاری مۆلدەکەی خێزانەکەی بکوێتی ئەوار پیاوەکەم بێتە پێڵم بدادێ توندوتیژی هەر ئەوە نییە پیاویش مرۆڤە ئێمە کاتێک کە ئیشمان لەسەر ئەم پرسە کرد تێگەیشتن کە پیاوانێکی زۆر قوربانی دەستی توندوتیژین پیاوانێکی زۆر ڕوبەرو توندوتیژیە بنەوە پیاوانێکی زۆر ڕۆژانە 2000 توندوتیژیان بەرامبەرەکرێ بە جۆرێک کە ئەو بەرپرسێتیای لە هەسای باری کەسێتیە خراوەتە ئەستۆی کە بێتە دابینکردنی پێداویستی خێزان لە هەر لە هەوڵەوە تا ئەخیر پیا و بەرپرس کراوە لە یەک نەفەقەی بەسیتە لە یەک فقەرەی بەسیتە لە مادە 23 ئەڵێ ئەگەر ژن خۆی بوو بە خاوەنی سەرچاوی دارایی بۆی هەیە بەشێک لە داهاتەکە اینجا بەشەکە 5,000 بێ تا 100,000 چەندێک خۆی سەرفیەکات پیاو لە دەرەوە بەهۆی قورسی ژیانیەوە ڕۆژانە بۆ پێداویستی خێزانەکەی لە دەرەوە ڕۆی توندوتیژێکی زۆر بێتەوە دێتە ماڵیشەوە جارێک پێداویستی خێزان زۆر بووە کە ناتوانێت نیوەی پێداویستەکە دابینکە سەرەکەی جارێک ڕوبەری توندوتیژی بێگومان ڕوبەری توندوتیژیە بێتەوە پیاوانێکی زۆر زۆر توندوتیژیمان هەیە جەستەوی و زارەکیمان هەیە لەوانەیە توندوتیژی جەستەیەکە بەرامبەر بەژنە لەم کۆمەلگایەوە کۆی کۆمەلگاکان زیاتر بێ بەڵام ئەو پیاوانەش کەم نین کە گلەیەکی زۆریان هەیە ڕۆژانە لەلاەن خێزانەکانی و مناڵەکانیانەوە بێڕێزی و سکاتێکی زۆریان پێکرێت باش کە زۆر دیاردەکە زەغنە بۆەیە کە بەشێکی ڕەنگە پیاوان ڕویان نەیە قسە بکەن بە بۆی بێگومان پیاوانێکی زۆر ڕۆژانە ڕوبەرۆی توندوتیژیە بنەوە هەندێک ڕقم نتوانی پێ بڵێ ئەمارمان ئێمە دوو ئامار بۆ بڵاوەکەمەوە لە ماوەی 5 ساڵە واتە لە 2015 بووە دەست 2019 3235 جۆری سکاڵە توندوتیژی لە ئێمە تۆمار کراوە
ئەوەی کە تۆمار کرد ئەوەی تۆمار کراوە لە ماوەی 5 ساڵە 470 پیا خۆی کوشتووە لە 2012 بەداوە ئاماری خۆکشتنی پیاوەند بەرەبەری ژنانە لە یەکی دوو کە ئەمڕۆ دەی دووە حەو پیا خۆی کوشتە تا ئێستا بۆ دەسەڵات باسی ناکە بۆ پیاوی کورد وا بێ ئیرادە بووە پەنە ئەباتە بەرخۆکشتن لە چی حاڵەتێکا جاران پیاوانی کوردخواانە بەردەوە بەرخۆکشتن پیاوێک فشارە خێزانەکان وای بۆ هاتووە خێزانەکە هاوسەرەکەی کوچی خۆش یەکوژێ کەیسە بۆ سا پەیوەندی پێوە کردبێتە بەرنامەکەەوە 100 جار خۆزگەی بۆ پیاوە خواستویش کە بە یەک جار کۆتایی پێ بێ پیاوی کورد گرفتی خواردووە بەدەست خێزانی و گرفتی خواردووە بەدەست دادگاوە گرفتی خواردووە بەدەست دەسڵاتی جێبەجێکردنەوە سوکاتێکی زۆری پێکرێ لە بازارە پرت پێداویستی خەزان زۆر زیایی کرد و ناتوانن دابێنی کات و کەس گوێی لە ناگرێت ڕاتە ماڵش و بێڕێزێکی زۆری بەرامبەرەکرێ لەبەر ئەوەی نەیتوانین نوێی پێداویستی خەزانەکەی دابین بکات پیاوی کورد لە کێشایە شارێکی دەرونی زۆر لەسەر پیاوی کاکزان لە ماوەی 30 سانیا چیەڵی بۆ قسانە وەڵام بەنامێ من هەڵبەتە ڕێی خۆمم هەیە وەکو ڕۆژنامە نووس بەڵام ڕێیکی تۆ یانی لە ماوەی 30 سانیا ڕاستە ینی ئەم هەموو لۆدەی کە لەسەر پیا و دروست بۆ هۆکاریەوە کە خۆی بێگومان نەک لە کوردستانە بۆی کە واقعی بینەمە داتاکانی جیهان پێماڵ لە مەسەری خۆکوشتنە هەوڵ محاولی خۆکوشتنی ژنا زیاترە بەڵام خۆکوشتنی فعلی پیاوەند و بەرابەرە یعنی من لە دنیای وایە نەکە لە کوردستانە بەداخەوەمە ئەو شێواویە کە کۆمەلگای کوردی خەریکە لە گرێژنە دەرێنێ لە هەموو سێکتەرەکانی تۆ بەرنامەکانی جەناب لەسەر ئەوانەیە لە هەر شتێک سەیرەکەی هەستەکەی ئەم نەخۆشەتەیە بۆچی ئەوەی تۆ باسی سی چرکت کرد بۆیە من تەفاسیلی زیاتری پێ نادەم بەسی چرکەی جەناب دەست خۆشیانی منە مێ سەپۆرت بۆ قسەکەی جەنابەت ینی ئێمە ئەمانەیە و دیاردێ دەستخینە ناو ئەم برینەوە بۆی کە چارەسەریکەین هەر لە ماوەی ئەگەر مانگی ڕابردووە سەیرکی چەندین کەیسی خۆکوشتنی پیاوان و بەداخی شۆ بەشێک لە پیاوەکان بوونەتەوە دیسانەوە بە کوشندە و بە قاتیل بۆ جانی کەسی بەرامبەریان ئەگەر بچیتە بنجوو بناوانی سیرەکەی هەمووی کێشەی کۆمەڵایەتی و ئەو فشارە دەرونیانەیە کە بووی دروست بووە ماردین خان دووبارە بەخێر بی حەقم نەخواردی بەڵام ئەمەوێ کە گوێ دەورم هەمووی هەر پیاوە هەر حەق بخورێت نانە ناخوری ئینشەڵا بەعکس ئێمە بەرنامەشمان کردووە هەمووی ژن بۆ یەک پیاوێتیا بووە زۆر ڕاستی ئێمە بەسمان لە پەرتوبڵاوی ئەم کێشەیە کرد ئەمڕۆ ئێستا ئەگەر بەس ڕووناکی بخینە سەر کوردستان باش بەڵام من پێم وایە لە بەرنامەکەشە هەر خەریکین دیسان بابەتەکە پەرتوبڵاوەکەینەوە بۆی ئێمە نازین قسە لەسەر کێشەکە خۆی ئەەکەین لەسەر هۆکارەکانی لەسەر چارەسەرەکانی من پێم وایە ئەم شتانە ئەم بابانە ئەبێ جیا بکەینەوە بەوەی کە ئێمە لە خێزانە سەرەتا هەروەکو هەردوو هاوکارم ئاماژیان بۆ کرد بنەمای دروستبوونی کۆمەلگا خێزانە خێزان لە دایک و باوک پێگیە لە خوشک و برا پێگیە هەڵبەت هەری چێکمان کێمە لێرە دانیشتوین خێزانمان هەیە خوشک و برا و کەس و کارمان هەیە من ناتوانم ئێستا کە لێرە دانیشتوم داکۆچی لە هەموو ژنێ بکەم بەڵام داکۆچی لە پیاو نەکەم بە دوژمنایەتی بەرامبەری پۆستمەوانێ لە کاتێکە خۆم باوکم هەیە برام هەیە مێردم هەیە هەمووشانم خۆش ئەوێ من دایکم کوڕ ئەخەمەوە پیاوێک دروستەکەم بۆ ئەم کۆمەڵگایە من لەو باوەڕێنیم یعنی ئێمە وا بە شێوەیەک یەکێتی ژنان و کۆمەلگای یعنی ژن سالاری بەم شێوێ ببینین کە هەمووی دوژمنی پیاوە من ئەڵێم خێزانەکان پەروەردەی خۆیان پەروەردەیان تەربیە و تەنشیئیان بە جۆرێکە لە کوردستانە ناڵم هەموو خێزانێ بەڵام هەندێک لە خێزانەکان فێمینیستێک و داعشێکیش پێ ئەگەیەنێ ڕاستی ئەمە دوایە بەم فەلسەفەی جەنابەت ینی ڕێکخراوەکە هەڵبەتە با من پێویست ناکەم و جارێ ئەم بەشەی تێ بکەم بڵێم بەشێک لە ڕێکخراوەکان هەڵبەتە ڕێکخراوی باشیش هەیە ژنان بەڵام بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانی ژنان بەم فەلسەفەی جەنابەتیش بکەن یا بە ینی ڕاشکاو بڵێن من بەڕاستی ئەو داتانی کە هێناویشمە تەنانەت داتای ڕێکخراوەکانیە داتای لایەنی ڕسمی حکوومەت و پەیوەندیدارە بۆچی داتای ڕێکخراوەکانە نهێنەوە داتای ڕێکخراوەکانم نهێنەوە لەوانەیە هەندێک ڕێکخراو هەبێ بەو شێوەی کە ئێوە ئەڵێن لەناو خەڵکای تر سوورە وێنێکی ناشرینی بۆ خۆی دروست کردووە بەڵام پێشەوەی قسە لەسەرکم کاک دەبن ئەمێ ئەو قسەیە تاواکەم ئێمە بۆچی پەروەردەمان وایە فێمینیستێ دروستەکەین داعشێکیش دروستەکەین ئەو داعشە من مەبەستم لە فکرە ئیسلامیەکە نییە مەبەستم لە ئێرهابی فکرە بە جۆرێک کە دژی پیا و بۆسێتەوە یاخود دژی ژن بۆسێتەوە فێمینیستەکە چییە من ئێستا دەتوانم باز لە قەزیەی کچێک بکەم کە 7 ساڵ و 8 ساڵ بووە زۆر جار باوکی لە دایکی یاوە لەسەر دەمەقاڵێکی بەسیط بووە لەسەر شەڕێ بووە لەسەر چێ بووە بەڵام ئێستاشی لەسەر بێ کە بانگ ئەدرێ ئەڵێ من ڕوع بەچێتە دڵمەوە لەبەروی ئەو کاتی کە باوکم لە دایکم یاوە بانگی یاوە یعنی بە سوودفە کاتی بانگ بووە نەک بڵێ هەموو ئەو کاتانەکە بانگ درراوە بە سوودفە کاتی بانگ بووە باوکی لە دایکیەوە ئەڵێ ئەم دوو سوورەیە طبیعەتی مشکی مرۆڤ وایە کە شتەکان بە هینێکەوە تۆمارەکە
ئەڵێ ئێستاشی لەسەر بێ من هەچەند بانگە درێ ئەو ئازارم بیرەکەوێتەوە کە باوکم چۆن لە دایک میاوە تۆ ئەمە فێمەنیستە کە دروستە بێت فەرقی لە هەموو پیاوێکە سەبارەت بەوەی تریش کە ئەڵێن داعشە سەبارەت بەوەی تریش کە ئەڵێن داعشە یعنی ئایا ئێمە لە هەموو ماڵێکە پیاوێکی تیانیە کە کوڕێکی تایە کە وا پەروەردە بۆ کە بێ خوشکە گەورەکەی گۆرەوەکانیشی بۆ بشوات وایە دەستخۆش بەشێکی ئەوەی کە جەنابەت باسەکەی زۆر وردو نەرم چوویتە ناو بابەتەکە من ئەڵێم خراپی و لە هێنی خراپی ئەم بابەتە ئەگەڕمەوە بۆ پەروەردەی خێزانی کەوامان کردووە ئێمە لە ئەوڵۆ دایک و باوکەکان پەروەردەیەکی باشی خێزانەکانمان ناکەین ئێمە گەورە دەروونناس فرۆیدمانەیە کە دەروونناسێکی جیهانیە زۆر بەمان بەرگێمان کەوتووە ئەڵێ مناڵ تا 5 ساڵی لە ١٠ کەسایەتی دروستە بێ ئەی خۆ تا 5 ساڵی و تا 18 ساڵیش تۆ لە ماڵی باوکتای دەسەکانی خۆش بێ مەجموعەیە کۆمەڵێک لێدوانمان وەرگرتووە لە دەرەوەی ستۆدیۆ ئەو لێدوانانە با بینەر بین فەرموو توندوتیژی تەنیا دژی بافرەتانەکریان بۆ پیاوانیش توندوتیژیەکرێ هیچ دیاوە دەستی نییە بەرامبەر پیاوانیش توندوتیژی دەکرێت سەتا نۆتی پیاومان فێری پێشێر کرایە لەبەرەوەی حکوومەتەکە یعنی پشتی لە پیاو کردیە ڕووی لە ئافرەت کردیە لە مارێ هەموو شتێکی ئەمە لە بۆ دابین دەکەم ئەویش بە هەموو شتێکی لۆ من دابین بکە تێدەگەی لۆ ئەمن تووشی سینای بووم با ئەو دری من ڕاستکە هەموو شوێ میسارە لە هەنی شڕی پێخۆشە توندوتیژی بەرامبەر بە پیاوی زۆر زیاترە هەم لە ڕووی هەیە ڕووی خۆشی نادرێتێ هەمووی هەزاری شوکاری بکە دەستخۆشی لێ ناکرێ احتیمالە تووشی هەزار مشاکی لەسەر ئەو ماڵ و منداڵە هیچ کەس حسابی لە بۆ ناکە کەواتەوە توندوتیژیە لەلایەشی دەکە ئێستاتی مامزاتر بەژانە دەرێ هەر پیاوشتەشی بڵێ ئەگە ئێستا بڕۆ محکەمەی حاکم بە حاکمەتی خۆی لایانی ئافرەتێکی پیاوەکەی ناگری کەواتەوە توندوتیژیە خۆ بە یەکسانی عەساب نییە یا احتیمالە گوێ لە پیاوەکەی نەگری بڵێ ئافرەکەی ڕاست دەکا هەتا تەسویرشی لێ بکە لە بۆندە تەسویری بڕوام نییە بارە دەرونیە قورسە و جەنجاڵی کە ئێمەی تیای نەستا بە حکمی ئەو تەکنەلۆجیاوە پێشکەوتنەی کە دروست بووە بەڕاستی ناتوانین ئێستا بڵێیت خێزانی ئێستا هەمان خێزانێکە لە ساڵانی 60ەکان یا 1970 هەبوو تەنانەت نەوەتەکانیش بۆیە منەوە بە توندوتیژی نبینم بە دەردە دڵینیان ژن و مێردی بینم پێ دوایە توندوتیژی بەرامبەر پیاوان دەکرێت لێرە بەلێ خۆ توندوتیژیەوەرەوە نییە بێسەر و چاوم بشتێنیت توندوتیژیەوەیە هەربی نەفسیم لە گەرەکەی ئەوەی توندوتیژی دەستخۆش قسە چییە بۆ ئەو بەڕێزانی بۆ پیاوانی کە قسەیان کرد من طبعا حرمەتیان لێگرم ناڵێم کە پیاو لە کۆمەلگای ئێمە و لە کۆمەلگای جیهانی غەدری لێ نەکراوە مافی نەخوراوە ئەسڵەن من راپۆرتێکم سیر کرد ئەڵێ لەسەر کۆی گشتی وڵاتانی عەرەبی لە ١40 پیاوان توندوتیژیان بەرامبەرەکرێ جا توندوتیژی وەکو ئەڵێن لەفزی بێ یاخود جەستەیی بێ یاخود دەرونی بێ بە هەموو جۆرەکانی توندوتیژی بەرامبەرێکرا بەڵام ئەو هۆکارانە چین کە وای کردووە ئەمێ قسە لەسەر ئەوە بکەم جاران ژن لە ڕووی اقتصادەوە بە خۆتان نەزانن هەموو کاتێکە بۆیە دەستی بۆ پیا و بگرتایەتەوە کە بەپی ئارەزوی خۆی ئەوەندەی کە بیویستای بیداتێ بەڵام ئێستا ئەگەر ملاحەزە بکەن من ئەمە بە دڵنیاییەوە ئەم قسەیە ئەەکەم لەناو هەموو ئەو ڕێکخراوانەی کارم کردو چ ژنان بێ یاخود کە خۆشم بەڕێوەبەری ڕێکخراوی نەمامم تایبەتە بە مراهقین و لەگەڵ دایک و باوکەکانیان دانیشتوومە لەگەڵ چەندین خێزان لەناو چین و توێژی مامۆستایە دەیان شوێن و کەس و لایەن و ئیعلام کە پیشەی سەرەکی منە ئێمە گەشتوینێتەوە قەنەعەتێک ئێستا زۆر بێژن خێزانەکان بەخێوەکە کاک دەروون بازاری کار ئێستا بڕۆ مۆڵ بڕۆ مۆڵ ئەوەندەی ژن ئیشەکە بڕۆ ناو بازار بڕۆ هەموو بازارەکان شوێنە گەورەکان وندی بازاری کار لە بەردەمیش ناکراوەتەوە لە بەردەمی پیاوانیە ژنە سەڵتەکانە کچە سەڵتەکانە یا و ژنانن کە خێزاندار زانی چی کچە سەڵتەکان ئەوانن کە گەنجن لەو شوێنانەیە وەریان نەگر ئەوانی کە تەمەنێکیان هەیە تەعین بوون ئەوە نزیکی مەسەلەن 4-5 ساڵە 6 ساڵە تەعینات نییە بەڵام ئەوانی تر تەعین بوون مەعاشیان هەیە و ئەوەی کە هەشیانە لەگەڵ خێزانەکان باشکار بورهان قسە چیە چکە مە قسە و باسێکی زۆری لەسەرە عفو کە توڵەکەی دەیان نمونەت بۆ ئەهێنم ژن ئێستا خێزان بەخێوەکە مەسروفی مناڵەکەی کاڵێ لە ولادی مناڵەکەم و کە مناڵەکە لە دایک بۆ خۆم پارێ خستەخانەکە ماوە تام ڕۆکە پیاوێک ئەو ڕقەمانە ڕقەمێکن کە زۆر مقنع بن وەکو لای ئێمە وەکو ڕێکخراوەی پێم کردنەوە حاڵەتە لەو جەستێ و خێزانانی کە لەبەرەی کەڵەوەشاونەوە ئەو ئافرەتانەیە کە ئێستا بۆخوان بەجیاژین بەرپرسەتی لە ئەستوانە بێگومان ژیانی خۆیان دابین بکەن بەڵام ئەوەی کە لای ئێمەیە هەتا لە یاسایە هەیە ینی پیاوان بەرپرسن دەبکەین سەرجەم پێداویستیەکان
پیاوانێکی زۆر سکاڵا گرفتیان هەیە کە خێزانەکانیان خاوەنی موچەیەکی زۆرن ئامادەنین بەشێکی کەم ینیلانی کەم لەسێ بەس بەشێکی سەرکردن بۆ خێزانەکان بێگومان ئافرەتێکی زۆر کە بۆتە خاوەنی موچە هەر وەکو ژنانی ماڵەوە بیر ئەەکەنەوە چاوێنە دەست پیاوەکانیانە. باشە با من قسەیەکیش بکەم هەمان پرسیارم بۆ تۆشەیە کاکزانست ینی هەمیشە کە باسی ڕێکخراوەکەی بەڕێستان نەکریا باسی ئەو پیاوە ناکرێت کە تاکۆچی لە مافەکانی خۆیانەکەن هەمیشە ئەو وێنەیە هەیە کە هێدلاین و سەری دێڕی قسەکانی ئێوە قەزەی ژنی دووەم و سێم و ئەو شتەیە یعنی ئێوە لەبەر ئەم هۆکارەیە کە تەنها نیەکێک لە هۆکارە زەقەکان کە زۆر ڕاستە سپاس دەکەم تەبەن ئێمە لە پەیڕەوی ڕێکخراوەکەمانە ئەو کاتێککە دامەزانی 2010 بوو نووسنەوەی یاسای باری کەسێتی بوو باش ئێمە بە پرۆژە ئەمەماندایە پەرلەمان قەدئی فرەژنی نەکرێ بەڵام سنووردار بکرێت لەژێر 5 مەرجماندانا و لەژێر ئەم پێرمەرجا بمێنێتەوە کۆمەڵێک پێداویستی یا کۆمەڵێک کێشەی کۆمەلگا هەیە کۆمەلگا خۆی یان نایهێڵێ یا ئەیهێڵێتەوە گەورە و بچووک شیربایی ژن بەژن ئەمانە نە ڕێکخراوەکان نە حکوومەت دەسەڵاتی نەبوو کۆمەلگا خۆی تەرکی کرد بەڵام فرەژنی شتێکە واقعی کۆمەلگاکە بە ضروریەت تێشتوێتەوە بەو جۆرە ژنیە ئێمە کە کاتێک باسی فرەژنیەکە من بە ئامار پێ دەڵێم ئەمە ئەم فۆکسێک کە ئێستا بەشێک زۆر لە ڕێکخراوەکان کە هاتوون کۆی کێشە گەورەکانیان خۆتە سەر فرەژنی لە ماوەی 3 ساڵە 189 حاڵەتی فرەژنی هەبووە لە ماوەی 3 ساڵە 23302 حاڵەتی تەلاق بووە بۆ ئێمە ناین ئەمە ئەمە ئەم 189 لەوانەیە بەشێکی نیوەی زیاتری نەبوونی مناڵە ناکرێ پیاوێک خۆی گرفتی نییە کێشەی خستنەوەی وەچەی نییە بەردەوامبوونیشیان لەسەر گۆی زەوی یەکێک لە بەردەوامبوون خستنەوەی وەچەیە منێکی ڕگەزینێرینە باش ئەوە ڕوونە قسەکەی تۆیە بۆ چاوتان بۆ ڕێکخراوەکان چاوێن لەسەر 23,000 حاڵەت تالاق و جیابنەوە نیە بۆ هاتونە سەر 23,000 ئەوەنەیە بە بۆچوونی جەنابێ هۆکاری چییە؟ بێگومان هۆکارەکانی لەکتێ نەگەشتنە تەداخڵکردنی کەسوکە لە جانی هاوسەرگیری هەیە فشارێکی زۆر لەسەر خێزانە چاولێکەری هەیە فلیم و دۆبلاشکراوەکان هەیە سۆشیال میدیایە خەون و ئارەزوویەکە کە لە دەرەوەی خێزان خۆی هاوسەرگیری چییە؟ ئەوەی ئیلتیزاماتە ئەوەنە خۆشگوزارانیتیان نییە بۆیە ئەمە وای کردەوە و ئەوەی ئیشی ئەکرێت لەسەر جیابوونەوە بەداخەوە تۆ باسی شتێکەکرێت ئەوەنەی ئیش لەسەر ئیتیقام سەندنی پیاوەکرد لەلایەن بەشێک لە ڕێکخراوەکانی ژنان ئەوەنە ئیش بۆ ناکرێت بۆ یەکسانی وەکو مرۆڤ سەری ژن و پیاو بکرێت تێگەی کاکزانت سەپۆرتی و قسەیەکەی دەسایمە خزمەتە با مایکەکەت بەمێ سەپۆرتی و قسەیەکەیت بزەوت کام قسەیە ئەو قسەی ئەخیری کە کوردی بووی بەشێکی ڕێکخراوەکان ئەوەندەی ئیش لەسەر ئەوواکەن وەکو کۆمەڵاسێک ئەوەندەی ئیش لەسەر ئەوواکەن کە ڕۆحی ئینتقام و تۆڵە لای ژنان دروستکەن ئەوەندە ئیش لەسەر ئەوە ناکەن ژن وەکو ژن خۆی بێن و پیاوەکو مرۆڤ تەماشا ڕاستە ئەلبەتە ماردین خان ڕەنگە ئیستثنا بێ لەوانەیە کە کار لە ڕێکخراوەکانی ژنانەکەن یان چالاکوانی ژنان و بەم محتەدیلەیە چونکە بەداخەوە بەشێک لەوانەیە کە فیگەرن لە ڕێکخراوەکانی ژنان بەداخەواڵێم ینی من قەت خۆزگەیەوە ناخوازم بەشێکی زۆران هاوڕێ من ینی هەڤاڵ من چوزانم نەکار لەسەر ئەوواکەن هەمیشە بە دوژمنکردنی ڕەگەزینمێنە بۆتە بابەتێک کە پیاوان هەندێک فەیسی و هەتێن دووچاوەیە حتا هەندێ ڕێکخراوی ئافرەتانێک کە ناوەکەی دێ پیاو کە باسەکرێەوە زانێ جوولەکەیەک و باسی هیتلەری بووە کە هیتلەرێک و باسی جانی ئەم دوو دژە بەداخەوە کە کۆمەلگای ئێمە لەمەی نوقسان نەبوو و کۆمەلگای ئێمە پێویستی بەمە نەبوو یعنی ماردین خان باسی اقتصادی کرد فعلا خۆی اقتصادی سربەخۆ گرنگان و بەشێکشی ئەم دەرکەوتانی کە لە دیاردەکانە ڕوئەدا بەشێکی پەیوەندی بە اقتصادی سەربەخۆی ئەمە شتێڵم کاگە دەروون جەناب شتێک وت کە زۆر ئافرەتانی گەنج ئەچنە دەرەوە کارەکەن ینی کاریان دەزەکەوێت ئەمە توندوتیژێ بە دوو بار ئەگەر لێبێ بارێکیان توندوتیژێ بەرامبەر ئافرەتەکە لەبەر خاتی جوانیەکەی کاریە دەنێ بەشێکشی توندوتیژێ لەبەر لەگەڵ پیاوێک ئەگەر پیاوێک بچێت تەقدیمی هەمان وەزیفە بکە هەمان پۆزیشنکە نایەن بە پیاوەکە بێ زێن بە خانمەکە ئەم نەخۆشیانەیە کە کۆمەلگای ئێمە بەداخەوە لە ئێستانی بەداخەوە قسەکە ئەوەیە کە بەرنامەشمان لەسەر کرد بەداخەوە قسەکە ئەوەیە کە دووبارە ئەوەش دیاردەیەکە کە خۆمان بەرنامەمان لەسەر کرد کە ئەوەش جارێکی تر بەکارهێنانی خانمانەوەکو کاڵا نەگۆکو ئیسفادەکردن لە تواناکانیان دەسەکانە خۆش بێ بە کورتی قسەم بۆ بکە چکە یەکێک لەم بەڕێز ینی چەند بەڕێزێک قسەی جدیتریە جان بەڵێ من مافناس ئاکۆ شارەشی لە یەکێتی پیاوانی کوردستان باشە
ضرورەتی دروستبوونیەکی پیاوانی کوردستان ضرورەتێکی یاساییە کە ئێمە یاریدەی یارمەتیدەری دام و دەستگا جێبەجێکەرەکانی یاساین لە بنکەکانی پۆلیس و بەڕێبەرایەتی دژی تونتیژی خێزانی و باش بە کورتی چی بڵێ تیژی هەر کارێکی زیان بەخش بە دەروون و بە جەستە و بە هەستەکانی مرۆڤ واخود هەر تاوانێک کە بەرامبەر بە مرۆڤ دەکرێت دەچێتە قالبی توندوتیژیەوە ئەگەر بەرامبەر بە پیاو بکرێت ئەوە مانای توندوتیژێ بەرامبەر بە پیاوان دەمەوێت بە پەرلەمان و بە پەرلەمانی کوردستان بڵێم کە پێویستە یاساکانی ئەحوال شەخسی هەموار بکاتەوە دەمەوێت بە سەرۆکی حکوومەت و وەزارەتی پەروەردە بڵێم وەزارەتی پەروەردە بڵێم کە وانەی سەرەکی وانەی خێزانی ببێ بە وانەیەکی سەرەکی دەسەکانە خۆش دەسەکانە خۆش لە بەرۆی کاتەکە کەمە جان بەڵێ ئێمە کێشەیەکمانەیە باش کێشەکە زەرەر بە هەموو لەوانەیە بڵم نەک هەر بە کورد بە دەرەوەی کوردیش بگەێنێ باش چۆن کێشەیەکی خێزانیە باش بۆ یاسا دەکرێت بە چەک یاسایان کردووە بە چەک لە دژی ئێمە تەنانەت مێشکمان تەندروستیمان دەروونمان هەموو ژیان ینی بە کورتی پێم بڵێت تۆ بڵێ یاسا بۆ بە دەرد بۆ تۆ یاسا بۆ بژێوی ژیانە چەک نییە لە دژی مرۆڤایەتی بۆچی یاسا بە چەکە لە دژێ وەکو ئێستا من کێشەکەی من لەگەڵ خێزانەکەمە بینی خۆمان کێشەی نەبوونیمانە بوو لە دیوی دەرەوە دەستی سێ وەکو دەڵێن دەستی سێ تەداخلی کردوتە بینمان کە دەستی سێ تەداخلی کردوتە بینمانە کردویانە بە کێشەی کۆمەڵایەتیش وەکو کێشەی کۆمەڵایەتیە کردویانە بە چەک لە دژی ئێمە ئەچمە ئاگا خەبەرم لە هیچ شتێک نییە لە مەحکەمە بانگ مەکەن وەرەکا کە تۆ نەفەقەت لە سرابێ نەفەقەبەی لە ترسا لە بەردەمی حاکم لە بەردەمی قازی ناوێرم بڵم نەفەقەی ئەەکەم یان نایکەم تەمەشای جیرفانی خۆمەکەم هیچیان نییە هیچیان تێ نێشتووە مناڵەکان تەبینی مناڵ هەتا ئێستا نەئەزانم چێ کوڕمە و چێ کچمە دەستکاری سەر و مێشک مەکەن دەستکاری تەندروستی مەکەن دەستکاریەکە نازانم کاتێک کە خەبەرمە بێتەوە بەیانی هەڵەسمەچمە بازار ئینسانێکی ئاسایی نیم لە ناو کۆمەلگایە ئەگەر کامیرەکانی سموتیژێکە بەرامبەر کراوە تونگوتیژی جەسەدی با بڵێ تێناگەم چکە تۆزێ ڕوون نییە قسەی وەکو لێدان نەخێر بەڵام بە مروری کێشەکەمان بە مروری قەزیەکەمان کەوتومەتە شۆن و جێگەیەک ئەسڵەن شۆن و جێگەی ئینسان نییە بەڵگە هینە تەسویرەکەیم لایە لە ناو مۆبایلەکەمە شۆن و جێگەی ئینسانیە بەڕاستی من لەبەر ڕێز و حرمەتی ئەم بەرنامەیە و بەڕێستان و ئەم شۆن و جێگەیە ڕیشم تاشیوە سرم تاشیوە ئەگە ناڕێژیوانە هاتبوو گەورەی کاک بوران ئاگاتان لەم کەیسێن بەڕێزێ ئاگاتان لێتی بەڕێزێکی تر ئەمەیە کاک بوران جان ئەفو جان هەر دانیشە ئاساییە چکە کامێراکات بەداخۆ من سێ دانە ساڵە بێ گیرۆدەی دەستی کێشەیەکەم کە دابڕاوم بە پیلانی دەرەکی سەرەتا کێشەی ژنومەرداتی ئێمە سارد بوونەوەی ژنومەرداتی بوو وا سێ ساڵە بێ من گیرۆدەم دوو جار سیاریان شکاندوم بە پیلانی با بڵێن تەداخلی ماڵی خەدوران و خێزانم پارەی بردووم دەرگای داخستووە دایان کوتیوە لەسەر ماڵەکەمە ئەمانە هەموو چێ ئەم شتانی کردو ئەمە هەمووی خێزان و ژنبراکان و خەسووم و ئەمانە هەمووی داوا هەیە دوو جار سیارم شکێنراوە و شاهیدەکانیشم داوە وەتە لە ڕێگەی ئەو قافۆچوون تەدیدی شاهیدەکانیشان کردووە ئیتر شاهید نایەتەوە و لە ناو مەحکەمە دادگاکانیشە دەستیان نازانم بەچی عنی سیرەکە من سێ دانە ساڵە بێ خۆزگا ڕۆژێ لە ڕۆژان دادگا باتە بیتە بزان من پیاوە لەکوێ ئەژی و زیاتر سەبر و ئارامی من و فرمیات ڕشتنی من بۆ مناڵەکانم کە سێ ساڵە نەمبینیوە لە هەر لە یەک شاری لە ناوچەیەکە نزیکی سلێمانیە سێ ساڵە بێ شەو نییە فرمیێت کار بۆ لە ڕێژ بۆچی نایبینی بەداخۆ بە تیژی خێزانی بەداخۆ بۆ ئەوانە کە ئافرەت یانوانێک لە وڵاتە کەلتوری کوردەواری لە ناوپرد لە گۆڕیان خۆشەویستیان نەهێشت بەختەوەریان نەهێشت لە گۆڕیان دەوێت لە وڵاتێکە دوو سەرکردە هەبێ نابێ لە خێزانەکە یەک گەورە هەبێ بەداخەوە ئەو مناڵە جوانانیان لە گۆڕنا زۆر بەداخەوە ئەو کەلتوری کوردەواری زۆر جوان بوو بۆچی کۆچی کرد لە بۆچی نەبینیەوە بۆچی نایبینی
لە ڕێگەی دادگاوە مشاهدەم کرد دوو جار لە ڕێگەی پارەوە بە شەرتێکیش کەوتۆتە ژێر کێفی برایەکی براکەی 14 ساڵە لە ئەوروپا ئەخوێنێ ئێوێ قانونەکان و یاساگانی ئەوروپای بێنێ ئیمڕۆ بیچەسپێنە بەسەر هیچ شەڵێکە نایەوە مناڵەکانت بینی دوو جار مشاهدەم کردووە ئەم دوو جارە کە مشاهدەم کردووە بە پیلان وتیانە مەترسی هەیە باوکی ئەم ناڵانە بیدە حتا دەستم بەردەگرێ بە جەنابی حاکم وتم شکاتم چوومەتە لای حاکمی نێوجوانان گریاوم وتم جەنابی حاکم ئەگوشتن براکانم خێزانم مناڵە کوڕەکەمیان هێناوە لە چەق دەرگاکە بەچەکوش خی دەنە بۆ کوشتنیشم ناتبێ سیارەکە هەموو شوشەکانی ئاشکانوە لایتی ئاشکانوە ڕۆشتونەتەوە بە شورتم هێناوەتە سەری هەفتەیەک لە شورتە بووە بە قسەی پیاوی چاک و لە ڕێگە وەزارەتی پێشمەرگە من خۆم پێشمەرگەم چوم سیارەکەم چاکۆکو دۆ لێی بوراوم جارێکی تر هەمتی ساعت تۆ شکات دوێتەوە یەک ئیجرائەتم نەبینی ئایا ئەم دادگا هەر ڕۆژێ بڵێ بزانم ئەم پیاوە لە ژیانی لەکوێیە دوێنێکە مەحکەمە بۆڵێ 400,000 دینار من بەچی بیدەم مناڵیشم نەبیدیۆ با قوڕە کچ لە جادەیە وەساوم خێزان بێنێت کشەکەم جەرگم بۆی سوتاوە ئیهانێکە گاڵی با بێ بڵێ ڕسوە یعنی ئەم کەلتورە جوانە کوردوارێ بۆ لەسەر ئەرزان نەبوو بەقەی کورد بەڕێز بێ بەقەی کورد کەلتوری جوان بێ بەقەی کورد خۆشەویستی تیا بێ بەقەی کورد ڕێزی تیا بێ لە خێزانەکان لە گۆڕیان خۆش دەسەکانی خۆش من لێرەوە بەڕاستی تند و تیژی خێزانی لە گۆڕینا 3 ساڵە بچوە بناڵم نەبینیوە شەوتی دەوەرە کاکە وەرە ئێستا تۆ بێت لەگەڵ با بزانە دۆشەوە چەند جق مەزگەرم لە دەور خۆ بافرەداوە قەوەتم نەبوو گویکەمەوە آخر وەڵڵاهی خەریکە کاتبورە ویستە بڵێ چی 700,000 معاشەکەیتی 400,000 نەفەقام بۆ بڕیێتەوە 400,000 ئەخ چی بیدا کابراخر کرێ چییە ژیانی خۆیت بە شەرتێکیش بە شەرتێکیش مناڵەکانم تێر ناشی بێنەی خێزانم خەیاتیەکە کوڕەکەم ئیشی موبایل و ئەتەرنێتی پێەکەن بەداخەوەم لە ڕێزی وەڵڵا دایکم دەی یانزە مناڵی بۆ دایکم بە باوک بینەوە تۆسێک بە باوکم بە دایک بن کێشەی ژنومێرداتی سات بوونەوەی ژنومێرداتیە بوو تەداخلی ژن برا و خەس و هاتندار گوتی لە ماڵەکەمە دەسەکانی خۆش کاک زانست چیاڵێ وەکو کۆمەڵ ناسێک گەورەی نوان وەڵا بەداخەوە قسەیەکی ئەڵێ کە پیا و گریامانەی وایە بناغی گردوون بناغی بەشەرێت تێک چووە بەداخەوە من دڵیانمە دوو پیا و خاتوانە دانیشتن هیچمان نەک مرتاحین بۆ هیچ ئینسانێکی هیچ ئینسانێکە وجدان لە مێشکا بێ ئینسانێکە عقلێکی تەواو بێ مرتاحی بەوە بەداخەوە قانونی ئێمە مشەریع ئێمە بۆ معلومات لەم دوایانە کە دەستکاری قانون کرا خەرلی زۆر گەورەی تیابوو بە حاکم بەڕێزەکان شایەتی و قسەی ئێمادن بۆ نمونە ئێمە لە نەفەقەیە ئەتیماد کراوەتە سەر شەریعە ئیسلامی کاڵە پیا و نەفەقەی لەسرە بەڵام لە کاتێکە کێشەیەک دروست ئەبێ احتیمال کراوەتە سەر یاسانویەکانی بۆ دنیا لەوەی کە بەڵێ کە پیا و ئافرەت هیچی ناچێتە سەر لە ئەرکە نەفەقەکەی لێ ئەسەنرێ یعنی بۆ دادگای ئێمەوە معلومەیەکی قانونی ئەگەر پیاوێک توندوتیژی بەرامبەر ژنەکەی بکە بەرامبەر خێزانەکەی بکە جەنابی حاکم ئەتوانێت حەبسی کا و ئەتوانێت 15 ڕۆژ ماڵەوەی لێ قەدەغە بکە بەڵام ئەگەر پیاوێت توندوتیژی بەرامبەر بکرێش ئەگەر تاپوی خانۆکەش بەناوی خۆی بێ ناتوانێت بۆ نمونەوەکو ئەم پیاوە بەڕێزە بەداخەوە ئەوە بکە من ئەڵێم ئەمە هیوادارم ئەمە ڕامان بچڵەکێنێ بۆی هەڵمەتێکی گەورەی ژیانسازی ژیان دۆستی دەست پێ بکەینەوە بۆی کە نێر و مێ هەردوو بەجووتە بە وەتەن هەوڵێ نەدەن دوورە دەرچوونی لە دیلی من بە باڵێ نافڕێ لە ڕاستیان من بە تەنیاوەکو پیا و ناتەوا و کەم و کورتم خانم بە تەنیاوەکو ئافرەتی ناتەوا و کەم و کورتە من بە تەنیا ژمارەیەکم لەگەڵ هەر کۆنابمەوە ئەفەوتێم بەڵام کات لەگەڵ خانووی کۆمەکەیتەوە ئەگەر یەک لەگەڵ یەک کۆکەیتەوە دەتەنیژێک داینێ بێتە 11 بەڵام بە تەنیا منێکی کێم بردووم پەنجەکانی دەست بە تەنیا ناتوانن ئەم پەنجەی بە تەنیا ناتوانێت هیچ بنووسێ ناتوانێت بەڵام لەگەڵ ئەم پەنجە توانێت قەڵەم بگرێ لەبەر ئەوە چاوی ئێمە ئەغزای ئێمە ئەمە خەلەلێکە ئەبێ سیستەمی پەروەردەی ئێمە ئەبێ سیستەمی چوزانم مزگەوتی ئێمە بە سیستەمی خێزانی ئێمە تەنشیعی دادگاکانمان سیستەمی دادگاکانمان بەزەبەری یعنی خەلی گەورە هەیە بۆ نمونە ئەگەر ئافرەتێک تەحەڕوش بە پیاوێکیش بکە بەڵام ئەگەر ئافرەتەکە بچێ شکات کە هەچە هێشتا پیاوەکە تاوانبارێ بۆ نمونە ڕەگە مناڵم جنابم یان کەسێک گەنجێک منە دیاردەم لایەت ینی کەیسمان لایە منە و کەیسانە کە بە شخصی بە منوترا ببوورە ینی ئەت بڕمێسا دیاردەیە گاتۆتە پێشۆمار دین خان کاک بورهان بەڕێزان
ینی بە تایبەتم دیاردەیە بەشێک لە سەرمایه‌دارەکانی گرتوتەوە لەگەڵ هەندێک ئەو گەنجانی کە گیرفانیان با بڵێن ئەو گەنجە دەوڵەمەندانە کۆمەڵی خانم فێر بوون کە تەحەڕوشیان پێکەن بە هەر جۆرێک بێت بە نامە بەوە ئەیان خەنە ناو دۆخێکەوە دوای دۆخەکە کەونە هەڕەشە و هەڕەشەکاری و پارەی دنیایان لێ سن و سوڵحەکرێن کە ئەمە بۆتە دیاردەیەک و ئێستا ینی زۆر ڕوونە من ئەمێ بەڕاستی بەلایانی پەیوەندیدار بڵێم لە وڵاتە بە دادگاکان بڵێم ئەو فرمێسکی ئەو پیاوە بەڕێزە وەکو کاکزانست باسی کرد ینی ئاماژەی پیاو ینی ئاسان ناگری ئەمە قسەی من نییە کە پیاوم بەڕاستی ئەمە قسەی حەقیقەتە بەڕاستی قسەی ڕۆژگارە ینی من وەکو دەنون و دیاردەوە کۆی ئەو کەیسانی هاتۆتە لەم لەماوەی تەنها 48 ساعاتە کە 2 ڕۆژەکات کە پۆستێکی ئاساییم لە سۆشیال میدیا کردووە ئەوە فرمێسکی هەزاران پیاوی کوردەکە بەو دەردەوە ئەناڵێنن وتکایە یاسا وتکایە ڕێکخراوەکان تکایە واز لەو مزایدەیە بێنن لەسەر جەرگ و ڕۆحی ئینسان ئەم پیاوە بەڕێزاگەر بۆ هیچ نەگری بۆ ئاگری کە 3 ساڵە مناڵەکانی نەبینیوە دەیکوا یاسا دەیکوا ڕێکخراوەکان دەیکوا 140 ڕێکخراوی ژنان دەیکوا ڕێکخراوەکەی بەڕێستان وەکو ڕێکخراوی پیاوان بەڕاستیانی ینی ئەم مزایدەکردنە لەسەر ئەساسی ڕۆح و دڵ و جانی هەزاران پیاویوە چۆنچۆنیە بێ ینی چۆنچۆنیە گەینە چارەسەر بەڕاستی کاک بوون بەخداڵیچەکەم یاسای مشاهدەی مناڵ دەرچووە ئێمە وەخت خۆی پرۆژەکەمان تەقدیم کرد داوامان کرد لە هەفتەیەکە 48 ساعت نەک پیاو ژنی شەیە قوربانی مام مەسەلەیە بەرنامێکمان بوو لە کەناڵەکەی ڕاگەاندنە ژنێک لە کۆی و پەیوەندی کردی من 3 ساڵە لە پیاوەکەم جیا بوومەتەوە چەمچەماڵ بووە شم کردو 3 ساڵە کچەکەم نەدیوە بەڵام ئێمە وەدابنەوەی کۆمەلگاکە ئەڵێن لە حاڵتی جیاببوونەوەی مناڵ لای دایک بێ بەڵام نابێت بە زمانێکی قەمسانەوە بێ مشاهدەی مناڵ دەسووە لە هەفتەیەکە 24 ساعت لای کامیانە بیتە بیا بەویتیان بە هیچ شێوەیەک مەجێبەجێ ناکرێت هاتووە دیاوێتی بە ڕێکخراوێک بە هەفتەیەک 2 سعات دەبینێ سەدان باوک ئەچێتە شوێنی مشاهدەکە مەمنوع ئەم مناڵەکەت بەریتە دەرەوە ئەی ڕفێنی هەز ئەکاڵێ حەزەکەمی بم لە خوارد لە مەطعەمێک لە چێشخانەیەک دووشی کەبابی لەگەڵا بخۆم سەدان کەیسمانەیە کە تۆ 23,000 تەلاقت دەیە لە ماوەی 3 ساڵە لانی کەم 50,000 مناڵیش لە بینایە ئەمە گرفتەکەیە ڕاستەخانە بەڕاستی گریانی ئەو برای ئازاری پێگەیاندم بەڵام ئێمە هەموو ڕۆژێک ئەبینین دەیان ژن ئەگری سەدان ژن ئەگری بەڵام وەکو کللتوری خۆمان فێر نەبووین پێ بگری بۆیە من فرمێسکی و ئازاری دام سەبارەت بە ڕێکخراوەژنانەکان زۆر فرمێسکی یەک پیاو نییە من وەکو پێم وتی لە ماوەی 48 ساعتان پیاومان هەیە من نزیکی 1000 لەو پیاوانە لە ئەوروپاوە بە لوشکە گریانەوە تەلەفۆن بۆ منەکە ڤیدۆم بۆ کاتۆڵێ کاک دەروون ئەوە ئەڵلقەکەی کراوەتە دەست مناڵەکانم ئەخۆنەوە لەگەڵ پیاوێکی بیانیە ئەمە هەمووی ڕاستە ئەم قسەی جەنابەت نمونەیەکە مشتێکە لە خەروارێ بەڵام ئێمە بۆ باسی ئەوە ناکەین دەیان ژن لە ئەوروپا کوژران پێش ئەوەی یاسا فرێ ئەو پیاوە بکەوێت کە نێڵی 1000 مەتریژ نزیکی ماڵەکەی کەوێتەوە ئەی چەند کچی ژن و کچی کورد کوژران لە ئەوروپا خۆ ئەم پیاوە من ناڵم ئەگەر لێ نزیک بێتەوە لەوە چێبی کوژێ لەوانەیە ئەم کەسێک بێ لە ڕووی پەروەردی و لە ڕووی بیری و لە ڕووی فکریەوە ئەم سوچە لە چیا بینی پیاوێک 4 ساڵە مناڵەکانی نەبینیوە من ئەمە بە هەڵێکی گەورە ئەبینم وەقیب هەرگیز سێریکە من هەرگیز لەگەڵ ئەوەیانی مژن توندوتیژی بەو شوێ بەکاربێنێ کەم باوکیان مەحروم کا لە بینینی مناڵەکانی وەکو سیلاحێک بەکاری بێنێ بەڵام ئەمە دیاردەیە من دایان کەیسملایە کەیسی هاوڕەکانی خۆم دایان کەیسملایە لە پۆست و پۆزیشنی گەورە کە بەشێک لەو خانمانە پۆستی باڵایان هەیە لە ناو زانکۆکانە مامۆستای زانکۆن مەحامین پارێزەرن چوزانم چی نخبەی ڕۆشنبیرە نخبەی خوێنەوارەکە بەڕاستی ئەم کاک دەرو من ماوە مەخسەکەم تەواوکەم ئەو کاکەی ئاماژەی بۆی کرد کە سیارەکەی ژن براکەی شکانوێتی کوڕەکەی خۆیەتی یا ژن براکەشی جۆر لە کەلیمەی ژن براش بوو دایکەکەی ناوی یا کوڕەکەی ئێوە پیاو بۆ پیاوتون دوو تیژیەکە ژن بۆ پەنای بردەبەر یاسا لە بەڵام دەردینەڵێ پەمپەکە ژنەکەیەتی ینی با پەمپەکە ژنەکەی بێ ئەی پیاو بۆچی مەسەلەن کوڕێکە داکۆکی لە باوکی بکە ئێوە ڕەگەزی پیاو ئەمە ماشەڵڵا پیاو لێراکۆ بۆ تۆ هەموو باسی دەرد و دەردەدڵی ئازارەکانی خۆتانەکەن دە باشە فەرموو ژن هێزی جەستەیی کەمترە لە پیاو بۆیە پەنای بردەبەر یاسا بەڵام یاساکە کەم و کورتی تایە بەڵێ من لەگەڵ تام یاساکە کەم و کورتی تایە کاکزانە زووی قسەکەی بەڵاوتم ئەو نمونانە بەداخەوە لای من ڕەنگە زۆرترن حتا کە باسی تەلاق و جیاببوونەوە کرێ لەبەرەوەی لە کۆمەلگایمە پیاو تەلاقی بەدەسەر ڕەنگە و کاتێک کە توندوتیژی بەرامبەرەکرێ پەنابەرێتە بەر تەلاق بۆی کە لە کەیسەکە نەجاتی بێ بەداخەوە من ئەستەکەم لەم ساڵی دوایی ئێمە لە بری خەریکی بنەبڕکردنی توندوتیژی بووین بین هەستان توندوتیژی خەریکە لە ژنەوە گوێزینەوە بۆ پیاو من هەرگیز نە لەگەڵ ژن سالاریم نە لەگەڵ پیاو سالاریم ئەبێ فێری مرۆڤ سالاری بین
و بەشێک لەمانە نەخۆشیەکە بڕوام وایە سیاست دروستی کردووە ئەزانی یعنی هەندێک جار کێشەکە ڕەنگە کێشەیەکی نەبوونی بێ کێشەیەکی چوزانم کۆمەڵە حاڵت بێ اقتصادی بێ کاتە پیاوەکە بەرگی اقتصادەکە ناگرێت ڕەنگە خۆی لە ژنەکە جۆرەکە لە ئیسقات کە دەروناسەکانەڵێن لە ژنەکە بەتاڵی کاتەوە یان ژنەکە لە پیاوەکە بەتاڵی کاتەوە بەڕاستی ئەمە دڵخوازی ئێمە نییە دڵخوازی ئێمە نییە کە پەرلەمان جێگەی خەڵکی زۆر بەڕاستی زۆر ئەبێ ئینسانی قورس جێگەی بێ وەکو مەرحومی دکتۆر مستەفا زەڵمی چونکە کە تۆ یاسایەک دانی کە تۆ خشتێک لە شوێنە دەرێنی خشتێکی تری تێەکەی لە ڕەنگە سەراپای ئەو بینایە بە خشتێک تێک پچیان بەخشە دەربێت یعنی یاسارەوە نیە بڵێ وڵا بە زۆری دەک بەرزەکەینەوە بڵێن یاڵا ئەمڕۆ فلانکەس نیان فلانکەس ئەوە کاگەرون ئەمڕۆ ئەوە جنابە کاکدەرون یاخ تۆ کاکدەرونی اینجا تون و توێژی بیرمان نەچێت تەنها وەکو پێشتر وتم تەنها ئەوە نیە کە بۆکس بێ شەق بێ زل لە بێ ڕەنگە جنێوێ بێ ڕەنگە تعلیقێ بێ ڕەنگە هیچ ئەوە تومتیشەیەکە هیچ ئازارێکی بەجەستەوە دیار دێ بەڵام ئاخر خۆی کێشە ئەوەیە ئازارە دەستەیەکان ساڕەجە بێ ها ماحوێ فەرمێ زامی زار و زامی خەنجەر پێت بڵم فەرقی چییە چاوەڕوانی مەڵهەمە ئەم دەردی بێدەرمانە ئەو یعنی نەخۆشە ئازارە دەرونیەکان سارەش دا من کاکە درۆنی پرسیارێک من مایکەکە بەم پیاوە بزانم ئەم بەڕێزش قسەیە پرسیارە بۆ جەناب بەجاروات و نتیجەکان ئەوەیە کە ڕەنگە ژنان پیاوە ناچارکەن لەوەی کە چی بپۆشن چی لێبەر کە مەسەلەن پرسیار بوو لای جەناب لای من تۆستایل قژێ بە زۆر بیان گۆڕی توندوتیژی بویان هەر دڵخوازی خۆت بوو بەڕاستی وەڵام من هەر تۆزێک خراپم بۆ جلو بەرگشتیوە با بەبەتەکە نەگۆڕین ینی بۆ سەر و قژ و جلو بەرگشتیوە ینی من چاکەتێ چل بەرنامەم پێوە کردووە ینی من پێم وایە کە بەرنامە دروستەکەم و نمایندەی بەشێک لە دیاردەی خەڵکم وەش سروشتی خۆشم وایە ئێمە فاشۆنین و قژی شمەر ئەوەیە ینی وڵات ناچارکردنیشتون دوتیژێتم نەکو ناچاران کردی سپاس ئەو قسەیە دوو درێژە و جوابێکی درو درێژێ سپاس قسە بکە جان باش حاجی جان من لە ساڵی 2014 بە هاوکاری دایکی ئەم کوڕای کاخێزانی من بووە ئەم کوڕم پەلاماریام لە قەسخانە کەوتم پراسم شکا اینجا دەریان کردمە سەربان مانگی 12 و 1 و 2 من لە سەربان لە ژوورێک ژیام لە سەربانی خۆمان ژوورێکی تیا بوو نەک هەورەبان هەژوورێکی تیا بوو بێ قادر پەنجەرە سیان مانگ بۆ سەرمایە من خەوم نەبوو دەریا ئاژیام دوای 2-3 مانگ ئەم کوڕە تەقەی دەکردم لە حەوشی ماڵەکە کوڕی خۆت بەڵێ تەقەی بە هاوکاری دایکی تەبان دایکی پەمپیە دایکی هانیەیە مەجبور لە 24 هەشتی 2015 من لە ماڵ نما خانمێکم گرت لە قەرەتوەغان لەوێ ئەژیان بەتەنیا 3 ساڵ و 8 مانگ من خۆم جلی خۆم شت هەتا تەنانەت ئێستا ژیانتان گەیشتۆ بەچی ئێستا حالیم من ژیان من جاو متەنقل خێدانەکەمە کوڕەکەش حکم برا 11 داوای هەیە 3 داوای دەستێژیا پێ مادە 393 مادە 444 مادە 444 یعنی حەقیش لە کۆتاییە لای تۆ بوو نەک لای کوڕەکەت بەپێی یاساش بەپێی یاسا حەق لای من بوو بەڵێ چکە ئەگەر حەق لای تۆ نەبێ سا بەپێی یاسا تۆ لە یاددانیشتی کاک بریانیش زۆر یارمەتیمەم من هاوارە دایکانەکەم هاوار دایکانەکەم تکاتانەکەم دایکەکان کوڕەکانتان کە هەڵاکەن یان کچەکانتان کە هەڵاکەن فەرقی نییە هەڵاکان لە باوکیان نەشاردنەوە بۆ ئەوەی کە بتوانن بە دایک و بە باوکان چارەسەری ئەم کێشانە بکەن دەسەکانە خۆش بێ و گەوری و نوان کات نەما کاکزانست دوا قسەم بۆ بکە بە کورتی بەداخەوە هەموو ئەمانە پێماڵێ کە خەرە لە پەروەردەی ئێمە زیاتر خەریکە دروستە بێ ینی گەرایە کە کرمێکە چوزانم کەڕوویەکە کە خەریکە لە جەستەی خانەوادی ئێمە ئەدالەوەی کە بەداخەوە ژن و پیا و ئەبنەوەی کە لە بری خەریکی خۆشبەختکردنی یەکتر بن خەریکی ئەوەن کە کوڕێک پیا ئەبێ پشگیری کوڕەکە بکەن یان کچێک پیا پشگیری کچەکە بکەن بۆی کە یەکتری پێبڕوخێنن ئەمە نەخۆشیەکە لە کۆمەلگای ئێمە سەری هەڵاوە بەشێک لەمانە بۆی کە حقیقت بین تەنها خەتای ژنان نیە توندوتیژی پیاوانیش خەتای پیاوان خوانی تیا چونکە بەشێک لە پیاوان ئەو کاتی کە قودرەتی مادی و جەستەیان هەیە ئەوەی کە بیانەوەی ئەیکەنەوەی کە ئایانەوەی ئەیکەن بۆی ئەو کاتی کە ئەچنە لاوازی تەمەن و توانە و اقتصادەوە وەکو تۆڵەکردنەوەیەک وەکو قەرەبووکردنەوەیکی ئەو زوعفا زۆر جار بەداخۆ ژنانە بەکاردێن دەسەکانە خۆش خانم دوا قسە ئەمەی کە ئێستا ڕوئەدا کاردانەوەیە کاک دەروون بیدایەتی بەرنامەکە بارسما کاکزانست تیاتر ئاماژی بۆ کە بۆیە من پێم باش نەبوو بچمە سەر هەمان شت بەڵام ئەوەی کە ئێستا لە ژنان ڕوئەدا کاردانەوەیە بۆ ئەو کارانەی کە پێشتر پیا و بەرامبەری کردو بەڕاستی نامێ 100% هەموو شتەکان بەو شێوەیە قسە بکەم کە بڵێم بە تەواوەتی خەتای ژنیا بە تەواوەتی خەتای پیا بەڵام خۆزگە بۆ ئەم بەرنامەیە دەیان و سەدان نمونەی ژنمان هەیە کە قوربانی دەستی پیاوە
ناون لە کۆمەلگای خۆزگە بە تێکەڵی ئەوڵی قسەکانە بۆ سەفەر بۆی کە هاوسەنگی بەرنامەکەمت پێ بڵم چکە پێشەکی بەرنامەکە من وتم لە ڕابردووی 2 ساڵی دەروون و دیاردە ئێمە ئەتوانم بڵێم نزیکی دە بەرنامەمان لەسەر کەیسە جۆرا و جۆر و دیاردەکان کردو کە تومتیژی بەرامبەر ژنان کراوە بەڵام ئەم بەرنمەیە تاقە بەرنمەیەکە دروستمان کرد بۆ تومتیژی دژی پیاوان بەڵام بەداخەوە من لە دوو کەسیانەی گوێم لێ بوو با کوڕیشی بێ با کەسی بێ ئەڵێن بە تەحریزی ژنە بەڵام دوجار هەر پیا و ئازاری پیاوی داوە وەک ئەو قسەی کاکزانە زۆر جوانەکە ئەڵێ پیاو کاتێ پارەی ئەبێ و دەسەڵاتی ئەبێ زۆر بەزاڵمانە تەعامل لەگەڵ بەرامبەر ڕێگەزەکەی بەرامبەریەکە ئەم داتایانە کە دەرفەت نەبوو بیخوێنمەوە پێمان ئەڵێ کە دروستبوون و دامەزراندن و دەرکردنی یاسای توندوتیژی لە پەرلەمانی کوردستان ڕێژەی کوشتنی ژنانی زۆر کەم کردوێتەوە کە ئەمە جێگای دڵخۆشیە ئەبێ ڕێگەی ئەمەشم بێ پێ بڵم کە پێویستە ئەم بەرنامانە ئەچێتە ناو خەڵکەوە خەڵکی دژ و خەڵکی هاوڕای بۆ دروستە بێ بەڵام پێویستە لێرەوە ئاماژە بە دروستکردنی سنتەرێکی توێژینەوە بکەین کە بزانین لە نەتیجەی ئەمە چی ئەکەین چۆن چارەسەری دەسەکانە خۆش بێ ژیان بە ژن و پیاوە بەردەوامە کۆمەلگای کوردی لە چاو کۆمەڵەکانی ڕۆژهاتی ناوەڕاستە کۆمەلگەیەکی بێکێشەی خێزانی بووە چۆن هەوڵ بدەین بە هاوکاری هەموو لایەکمان جارێکتر ڕێز و خۆشەویستی بکەنەوە بەرۆکەی خێزانە زمانی لێک تێگەیشتن هەڵبژێرین بەسەر زمانی کەشەکانی ترا ومێدەوارین ماڵەکانمان ئارام بێت دەسەکانە خۆش بێ لە کۆتاییا ببوورە کات نەما کاتی بەرنمەکە نەما چەند دقەیەکیش لامان نامن لە کۆتایی بەرنمەکەڵێم ئەم نمونە زیینوانەی کە لە ناو ستۆدیۆ لەگەڵمانە ئامادە بوون و ئەو بەڕێزانی کە وەڵامی تەلەفۆنەکان و ئەو کۆمنتانەی کە بۆ من نووسراوە و قسەی ئەم بەڕێزانە هەر هەمووی گڵۆپێکی سووری مەترسیدارمان بۆ داگیرسێنێ کە کۆمەڵگەی کوردی خەریکە لە ژێرەوە بەم دیاردانە خەری وەکو گەنەوەکو لە بەرنامەی ڕابردوومان باسمان کرد وەکو گەنە کەوتونێتە جانی یەکتری ژن کەوتۆتە جانی پیا پیا کەوتۆتە جانی ژن و ئەو فرمێسکانی کە لەم بەرنمەیە ڕژە من بۆیە ئیسرائیل لەسەر ئەم دیاردەیە کە مۆچووکە سەدان پیا بۆی نووسیوم کە لە جیابوونەوەیان لەگەڵ خێزانەکانیانە تاکە چەک کە بۆتە دیاردەیەکی زەق و حەق و ڕقی ژنی کورد بەکارهێنانی مناڵەکانیانە لە دژی پیاوەکانیان دەیان و سەدان نمونی و کۆم پیاوە بەڕێزە هەیە کە بە 3 ساڵ و 4 ساڵ مناڵەکانی نەبینیوە نمونەی زیینومانەیە کە نوغبەی دیاری ئەم وڵاتەن کە لەم شەوانە دوێنێ شەو تەلەفۆنی بۆ کردو مەکو مناڵ گریاوە کە کەسێکە لەوەی کە 100,000 کەس خوێنەرێتی گریاوە بۆی کە نزیکی 7 ساڵە مناڵەکەی خۆی نەبینیوە و نانهێشتەوە مناڵەکەی خۆی ببینێ لە بەرۆی کە مانگانە جیرفانی ویتیانە بۆ کە نەفەقەکەی بە بەهەرحاڵ هەموو ئەم دیاردانە هەموو ئەم ئازارانە هەموو ئەم مەینەتیانە لە کۆتاییە کۆمەڵگەیەکی ناتەندروستی شەق و شڕمان بۆ پەروەرداکە لە بەرۆ تکایە لایانی پەیوەندیدار وەکو کاکزانستی پەرلەمانی کوردستان واز لەم بەشە شۆ و هات و هاڕا و قسە ڕەنگا و ڕەنگانە بێنن وەرن قۆڵی لێ هەڵماڵنوەردە ناو دیتێڵ و وردەکاری ئەم دیاردانەوە بۆی کە کۆمەڵگەکەمان لەوەی کە بەسەرمان هاتووە خراپتری بەسەرنێت هیوادارم شتێکمان کرد بێ و گرنگجی ئەم دیاردەیە ژوای لێکردین کە لە ئایندا بەرنامەی تر و ولانی پەیوەندیدار گرنگتر بێنینە سەر خەت کە بەرەو چارەسەری ئەم دیاردەیە هیوادارم شتێکمان کرد بێت کاتێکی خۆش